دەستت لەسەر ملمدانێ و گوێ لە ترپەکانی بگرە دەستت لەسەر دڵمدانێ و گوێ لە ترپەکانی بگرە تۆش وەکو من بە وەفا بە لە ڕێی ئەم عەشقەدا بمرە بیر لە ڕۆشتن مەکەرەوە دڵی من کە بە ماڵ و جێت قەت مەهێڵە ڕێگە مەدە دڵی من زویر ببێلێت من ئامادەم دوا بە خۆزگە و حەزی دڵت بەدی بێنم لە ژوورەکەت لە جێی چرا دڵ و چاوم داگیرسێنم ئەوڵ بە ناوی خوای مەزن و بێهاوتە دۆستان و خۆشەویستان و لایەنگرانی هونەری ڕەسەنی کوردی ئەم کاتە و هەموو کاتێکتان باش هیوادارم هەموو کاتێکتان خۆشی و شادی و کامەرانی بێ خۆشەویستان ئیمشەوی شەوێکە لە شەوە یادگارە جوانەکانمان لە وڵاتی بەریتانیا لە شاری نۆرویچ کۆبووینەتەوە بە بۆنەی ئازادبوونی کاکە کۆژینی مامە حەمە برای بەڕێز و خۆشەویستمان کاکە کۆژین چەند هاوڕێ و خزم و کەسوکاری خۆی لە خۆی کۆ کردوتەوە لێرە و ئێمەشی بانگێش کرد بۆ ئەوەی بە بۆنەی ببوونە پیرۆزە و ببوونە خۆشەوە ئەم ئاهەنگە بگێڕین و تۆماری بکەین و لە ناومانە بمێنێتەوە ئەوەی کە بڵاو کرایەوە بڵاوەکرێتەوە ئەویشی کە بڵاو نەکرایەوە لای خۆیان بۆ یادگاری ئەمێنێتەوە ئەویش دیارە بە دەست و پەنجەی ژێنیاری بە توانایی کورد کاکە بەرزان مستەفای خۆشەویست بە کۆرگ و ئێقا ئەو ئاهەنگەمان بۆ ڕازێنێتەوە هەڵبەت بە هاوکاری کۆمپانیای کورد پرۆداکشن کاکە هەڵمەتی بەڕێز دەستخۆشی لێکەین هیوادارین لەسەر جەمکارەکانی سەرکەوتوو بێ ئینشەڵڵا بە کامێرەمانی خۆشەویست کاک شەمووس ئومێدەواری نۆک و کارەکانی تری جوان دەربچێ وێنەی لەلایەن کاک شەمووزەوە گیرێ و بەدەنگی براتان گۆرانی ئینزبات ئەو خۆشەویستانەی کە ئیمشەو لێرە میوانن بە ناوی کاکۆژینیشەوە جارێکی تر بەخێر بێن سەر و سەرچاوان ئیشەڵا لە شریتەکەیە ناوتانە برێ یاخوا بەخێر بێن فەرمونێەوە ئەنگەکە تکایە فەرمون
خۆ من هێندا ئارامم گردی ئیتر توانا و هێزم نەمایە پاکی ژینمێ بە تۆ بەخشی پاکی ژینمێ بە تۆ بەخشیم فەوتام لە ناو ئێش و خەمایە ئەیارایی تکاکەم جارێکی تر مەیەرەوە ناو خەونەکانم خۆت مەکەرە خاڵی کۆتایی خۆت مەکەرە خاڵی کۆتایی بۆ دوا دێڕی شارەکە